دوري سعاد يازده و تارق بلو دوري بو تشوات دوري سعاد صار تشوبوا كان معاهم طبيعة علاج وتشتي ورقت بلو من دار كاني بقوا عيبنا بلقى خيزانكي أو نخوش بو باش تلفون يانو كربو باش مغربي هاري نقربو دوادي سالو يان كربو هاري نقربو بابو دوري يازده و تارق برازايا كم بديواري دعوابو وشي دركي دكاتو دبيني وانا امي وها بيهوش كاتينا للجوري عمري 35 سال من دار كان شيشا عمري 4 صار بو اويدش عمري 3 صار امرو کاژمێر 12 و 19 خولەک ئاگادار کراینەوە بەبوونی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە گەڕێکی ئاری پاشەوەی تیمی ئاگرکوژێنەوەمان هاتە ئێرە تەمەشایان کرد کە ماڵێک ئاگری گرتووە لێرە ماڵەکان کوژاندەوە و داوای هاوکاریان کرد لە تیمی ڕزگارکردن چونکە کەسێک لەناو خانووەکەدا بوو تیمی ڕزگارکردنمان بە شێوەیەکی خێراگەیشتە شوێنی ڕوودا و بەداخەوە کەسێک لەناو ماڵەکە گیانی دەستداوە تەرمەکەمان دەرکرد و ڕەوانە پزیشکی دادی کرا و لێکۆڵینەوە ئێستا لەلایەن برایانی پۆلیسەوە بەردەوامە.